میوانێکم هەیە دکتۆر مەهدی ئەبوبەکر دکتۆرا لە زانستە سیاسیەکان لەگەڵمانە بێت. دکتۆرم کاتە باش، یعنی ئێمە لە دوێنێەوە ڕووماڵێکی تایبەتمان هەیە لەسەر ئەو ڕووداوانەی لە سووریا ڕوویداوە و کەوتنی بە شارەسەت. لە زۆرێک لەو شرۆڤانەی کە لە دوێنێەوە تا ئەمڕۆ کراوە قسە لەسەرەوە کرێت ئەگەری پێکدادانیش دوای کەوتنی بە شارەسەت لە سووریا لەلایەن گروپ و پێک هاتە جیاوازەکانی ئەو وڵاتەوە ئەگەرێکی کراوەیە. بۆ چوونی ئێوە چیە لەسەر ئەم بابەتە؟ بە بڕای من جارێ ئەو قسانەی کە ئەکرێ، ئەو شرۆڤانەی کە ئەکرێ دەربارەیەوەی کە لە دوای کەوتنی بە شارەسەدەوە ڕەنگە سووریا بچێتە قۆناغێکی مەترسیدارتر و هەموو ئەو گروپ و هێزانەی کە بەشداریان لە ڕووخانی ئەو ڕژێمەیە کردووە پێکدابدەن و شەڕێکی ناوخۆی خوێناویتر لەوەی کە لە 13 ساڵی ڕابردووە هەبوو هەڵگرسێ. بە بڕای من ئەمە شرۆڤەیەکی ناڕاستە، لەبەرەوەی هیچ پێدراوێکی ئەوتۆمان نییە کە تاوەکو ئێستا بیسەلمێنێ کە ئەم هێزانە ڕەنگە لە ماوەی داهاتووە شەڕ و پێکدان لە نێوانیانە دروست بێ. بەڵام ئەوەی زیاتر لەو پێدراوانی کە لە بەردەستمانە ئەوەیە کە ئەم هێزانە لە چەند ساڵی ڕابردووە ناوچەکانە نزیک بۆ لە یەکەوە و توانیویانە بە جۆرێک لە جۆرەکان هەیئەی هەماهەنگی و دەستەی هەماهەنگی لە دروست بکەن لە نێوان یەکترا و هەماهەنگی لە نێوانیانە هەبێ. و باشترین نمونەیش ئەوەیە کە لە دەستپێکردنی هێرشەکان لە 12 ڕۆژی ڕابردووە ئەم هێزانە هاوکاری یەکتریان کردووە و پاڵپشتی یەکتریان کردووە بۆ ڕووخانی ڕژێمەکە. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە بە تەواوەتی ئەگەری پێکدادان لە نێوان ئەم هێزانە ینی من هەر لەم لە نێوان هێزەکانی سووریای دموکرات و هێزەکانی ئۆپۆزیسیۆن شەڕ هەیە حالیان لە ناوەڕاستی من بچ. بەڵێ بەڵام ئەتوانین بڵێن ئەم شەڕی کە جەنابەت باسی ئەەکەی ئەمە جیاوازە، ئەمە شەڕێکی ترە کە بە وەکالەت ئەو هێزانە لە دژی هێزە کوردیەکان ئەیکەن، بە وەکالەت لە دژی ڕۆژاوایکەن. لەبەر ئەوە ناتوانین ئەمە ناو بنین شەڕی ناوخۆ، ئەتوانین بڵێن شەڕێکی تایبەتە یان شەڕێکە کە جیاوازە لە سروشتا جیاوازە لەو شەڕێکە شرۆڤەکارەکان پێشترکە وەکو بەڕێزت باست کرد و ئاماژت بۆ کرد جیاوازە لەو شەڕێکە لە نێوان گروپەکانە لەسەر دەسەڵات بێت. بەڵکو ئەم شەڕێکە ئێستا هەیە لەسەر دەسەڵات نییە ئەو شەڕی ڕۆژاوە، بەڵکو ئەمە شەڕێکە وەکو ئەوەی کە تورکیا ناوی لێناوە شەڕێکە لە نێوان ئەو هێزە نیشتمانیانی کە سەر بە تورکیان وەکو خۆیان ناوی خۆیان ناوەوە لەگەڵ ئەو هێزانی کە تورکیا ناوی ناو هێزە تیرۆریستەکانەوە بۆ یعنی ئامانجی شەڕەکە پاکردنەوە یان بڵێن لە ناوبردننی دەسەڵاتی سیاسی یەپەگە و کۆکو خۆیان ئەڵێن لە ڕۆژاوایە دەسەڵاتی پەکەکەیە. بۆیە ئەم شەڕە لە سروشت و لە ئامانجە جیاوازە لەو شەڕێک کە جەنابەت باس کردو وەکو شرۆڤەکاران کە باست کردکە پێشبینیان کردووە. زۆر باشە. ئەم جەم سەربەندیەی کە لە سووریا ڕەنگی یاوەتەوە و یعنی مەیلی گروپەکانیش بۆ وڵاتە زلهێزەکان و کارکردن لەگەڵیان یان پاشکوێتیان ئەمە تا چەند با من نەڵێم جەنگ تا چەند کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی بە ئاسانی بتوانن حکوومەتێکی ڕاگوزەر دروست بکەن و پێکەوە دانیشن داهاتووی ئەم وڵاتە ڕنگڕێژ بکەن لە ڕووی سیاسی. ئەگەر بمەوێ ڕاستگۆ بم لەگەڵ تا وەکو ئەوەی کە پێشبینی ئەکرێ ڕەنگە وا بە ئاسانی ئەمەی کە حکوومەتێکی ڕاگوزەر و ئەوانە دروست بکرێ ڕەنگە بەهۆی ئەو جەمسەرگیری کە جەنابەت باسی ئەەکەی تۆزێک ئاسان نەبێت. جەمسەرگیریەکە لە نێوان من ئەگەر بمەوێ شتێکت بۆ ڕاستکەمەوە بمبورە جەمسەربەندیەکە لە نێوان ئەو هێزانە نییە پاشکوێتی ئەو هێزانە بۆ دەوڵەتانی تر، بەڵکو جەمسەربەندیەکە لە نێوان هێزەکانایە بەشێکیان ڕاستە و خۆ سەر بە تورکیان و تورکیا بەڕاستە و خۆ فەرمانیان پێ ئەەکە و فەرمانەکانی تورکیا جێبەجێ ئەەکەن و بەشێکیشیان وەکو دەستەی ڕزگارکردنی شامەوەی کە پێ ئەوترێت دەستەی تەحریری شام ئەم دەستەیە پەیوەندی باشیان لەگەڵ تورکیا هەیە، بەڵام
لە چەند ساڵی ڕابردووە و ئەوەیان سلمانووە کە ئەم هێزە بە تەواوەتی لەژێر فەرمانی تورکیای نییە و هەر ئەمەش بۆتە هۆیەوەی کە ئێستا تورکیا بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر تەمەشا بکەیت لە دوێنێکەوە چەندین لێدوانی جیاوازیان داوە کە ئەم لێدوانە جیاوازانە هەندێکی بگرە پێچەوانی یەکتریش بوون ئەمە مەترسی تورکیا دەرەخات دەربارەی ئەو هێزەی کە ئێستا دەسەڵاتی بەسەر دیمەشقا هەیە و هەندێک لە هێزەکانی تریش پەیوەندیان بە شێوەیەکی ئەتوانم بڵم نەک لە ژێر فەرمانیانە پەیوەندیان لەگەڵ ئێرانە هەیە بە تایبەتی هێزەکانی هێزە کوردیەکان لە ڕۆژاوا و ئەوش لە ڕێگەی قەندیلەوە پەیوەندیەکانیان لەگەڵ ئێرانە هەیە بۆیە ئەتوانین بڵین جۆرێک لە جۆرەکان ئەو هێزانەی کە ئێستا لەسەر گۆڕەپانی سیاسی سووریا و دەسەڵاتی سیاسی لەمە دوای سووریایان ئەکەوێتە دەست زیاتر مەرجعەکەیان تورکیایە بۆیە ئەگەر ئێمە ئەگەری شەڕ و پێکدان لەسەر دەسەڵات لە نێوان ئەم هێزانەیە دوور بخەینەوە ئەتوانین بڵین نەک لە ماوەیەکی کورتە بەڵکو لە ماوەیەکی دیاریکراوە ئەتوانن بگەنە جۆرێک لە سیغەیەک لە بۆ حکومڕانیکردن و دروستکردنی دەسەڵاتێک بۆ بەڕێوەبردننی سووریا. زۆر باشە دکتۆر، ئەو هێزانەی کە ئێستا لەسەر ساحەکە هەن فرە ئایدۆلۆژین، ئەم فرە ئایدۆلۆژیە یان ئایدۆلۆژیە چەند کاریگەری لەسەر ئەم بابەتە ئەبێ دروستکردنی داهاتووی سووریا؟ خۆی ئەمە جەنابەت دەست لەسەر برینە ڕاستەقینەکە دانا. کێشە گەورەکەی سووریا ئێستا ئەوەیە کە ئەم هێزانە ئەتوانین بڵین بوونەتە دوو بەش یان سێ بەشەوە، بەشێکیان خاوەنی ئایدۆلۆژیای ئیسلامی پەرگیرن و هەندێکیان وەکو ئیسلامی میان ڕێو خۆیان نیشانەدەن وەکو جەماعەتی هەیئەی تەحریری شام کە پەیوەندیەکانیان لەگەڵ قاعیدە بڕیوە و هەوڵەدەن کە خۆیان وەکو هێزێکی میان ڕێو نیشاندەن و لە بەرامبەریشە هێزێکی ترمان هەیە کە لە ڕۆژاوای کوردستانە ئەم هێزە خاوەن ئایدۆلۆژیەکی چەپی پەرگیرە بۆیە ئەم فرە ئایدۆلۆژیەتە ئەم پێکدادانی ئایدۆلۆژیە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە ڕەنگە ببێتە هۆکاری ئەوەی کە هێزەکانی ڕۆژاوای کوردستان نەتوانن بە ئاسانی لەگەڵ ئەو هێزانەی کە ئێستا دەسەڵاتی دیمەشقیان بەدەستەوێ بگەنە ڕێکەوتن و بە جۆرێک لە جۆرەکان ئەو قەواری کە لە ڕۆژاوە دروستیان کردووە بیپارێزن. بۆیە وا باشترە ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕوویدا ئێمە بینیمان کە بەهۆی ئەو پەرگیری ئایدۆلۆژی و پابەندبوونە بە ئایدۆلۆژیای چەپێکی پەرگیری کە قەندیل خاوەندارێتی لێ ئەکا ڕۆژاوای کوردستان لە ئێستەوە دووچاری هێرش و پەلاماردان بۆتەوە. بۆیە وا باشترە کە ئەم هێزانە و بە تایبەتی هێزەکانی ڕۆژاوای کوردستان هەوڵی جۆرێک لە پێداچوونەوەی خۆیان لە ڕووی ئایدۆلۆژی لە ڕووی وابەستەی سیاسیەوە بدەن تاوەکو بتوانن لە نەسیجی تازەی سیاسی سووریایە پێگە و جێگەیەک بۆ خۆیان بکەنەوە و بتوانن ئەو قەواری کە دروستیان کردووە ئەگەر نتوانن فراوانتری بکەن و ئەو ناوچانەی کە پێشتر لەلایەن هێزەکانی سەر بە تورکیاوە داگیر کراوە بسەنەوە لانی کەم بتوانن پارێزگاری لەم بەشەی قەوارەکەیان بکەن کە دروستیان کردووە. زۆر باشە. ئەگەرچی بەرەی ڕزگارکردنی شام هێزێکە بەڕێستۆکو هێزێکی میان ڕەو ناوتێنان بەڵام لە لیستی تیرۆران و ئەمریکا لە لیستی تیرۆر دایناون بەڵام ئێستا قسە لەسەرەوە هەیە ئەمریکا لە لیستی تیرۆر دەریان بهێنێت و گۆڕانکاری دیکەش لەسەر ئاستی ناوچەکە هەیە بەرامبەر بەوان کە تا دوێنێ بە هێزێکی تیرۆریست و پەرگیر ناوەبران کەچی ئێستا بە هێزی ئۆپۆزیسیۆن ناوەبرێن. ئەم گۆڕانکاریە لە هەڵوێستی وڵاتانی دنیا و دەوروبەر بەرامبەر بەم بارودۆخە چیەیان بە تایبەتی بەرامبەر بە هێزەکانی تەحریری شام؟ بەم بورە من نەموت هێزی میان ڕەو دوتم وا خۆیان نیشانەدەن کە هێزی میان ڕەو بن. بارودۆخە سیاسەکە ئەمە خۆگونجاندنی ئەمە پێوتری خۆگونجاندن لەگەڵ بارودۆخە سیاسی تازەکەیە چونکە ناکری ئەوان وەکو هێزێکی پەرگیر ئەوەی کە جاران لە ژێرناوی جەبهەت نوسڕەیە
خۆیان نمایشە کرد بە هەمان شێوە بە هەمان ئایدۆلۆژی بێن دووبارە خۆیان نمایشکەنەوە لەبەرەوەی ئەزانن ئەگەر بەو شێوەیە خۆیان نمایش بکەنەوە ئەوە لایەن دەوڵەتانی دراوسێ و کۆمەڵگەی نێودەوڵەتی و دەوڵەتە هەرێمیەکان قوبوڵ ناکرێن بۆیە ناچارن ئەگەر لە ناخی خۆشیانەوە ئەگەر بەڕاستیش نەگۆڕابێتن وەکو کەسەکان وەکو ئەوانەی کە قیادیەکانن کە سەرکردایەتیانەکەن بەڵام ناچارن کە وەکو کەسێکی میان ڕەو خۆیان نمایش بکەن ئێمە ئەگەر دوێنێکە ئاگداری لێدوانەکەی سەرۆکی ئەمریکا بین ئەڵێ ئێمە تەماشای هەڵسوکەوت و ڕفتارەکانیانەکەین بزانین چۆنە نەوەکو تەماشای تاریخیان کە ئەمانە تۆن ڕەو بوونەوە لە چاوپێکەوتنەکەی CNN-نیشە ئەبوو محەممەدی جۆلانی کە ئێستا بەناو ڕاستەقینەکەی خۆی بە ناوی ئەحمەد شەرع خۆی ناسێنێ باسی لەوە کرد کە وتیان ئێوە مێژووی ئێوە پڕێتی لە کاری تونڕەوی و خۆتان هەڵگری ئایدۆلۆژیای تونڕەوی و پەرگیرین وتی ئەتوانن سەیری ڕفتارەکانمان بکەن نەک سەیری مێژۆکەمان بکەن وە سەبارەت بۆی کە دەوڵەتانی دراوسێ و وەکو بەتایبەتی ئێران و ڕووسیا ئەمانە کە نازناوی تیرۆریستیان لیان کردوتەوە و وەکو هێزی ئۆپۆزیسیۆنی چەکدار تەماشایانەکەن بمانەوێ نەمانەوێ ئەم دەوڵەتانە خاوەن بەرژەوەندی گەورن لە ڕووسایە ئەیانەوێت لەو ڕێگەیەوە جێگە و پێگەیەک لە سووریای تازەیە بۆ خۆیان دروست بکەن و ئێرانەکان هەر دوێنێکە ڕایان گەیان کە لە پەیوەندیان لەگەڵ ئەم هێزە تازانەی کە دەسەڵاتی سووریان گرتوتەوە دەست بۆ ئەوەی کە بتوانن بەرژەوەندیەکانی ئێران بپارێزن و لە مۆسکۆش هەر ئەمڕۆکە ئاڵای شۆڕژگێڕەکان و ئاڵای تازەی سووریا لە سەر باڵێزخانەی سووریا لە مۆسکۆ هەڵکرا. بەڵێ لە شاشەی ئێمەش ئەوە دیارە کە لە مۆسکۆ ئاڵای هێزەکانی سووریایی ئەوە با بڵێن هێزە نوێیەکەیان ئاڵا نوێیەکەی سووریا کە ئێستا ئەم هێزانەی ئۆپۆزیسیۆن لە دیمەشق هەڵیان کردو هەڵکراوە. بەڵێ دکتۆر مەهدی ئەبوبەکر دکتۆرا لە زانستە سیاسیەکان سپاس بۆ بەڕێزێکە لەگەڵمان بوو.